لێکەمین چاوپێکەوتنی تایبەتدا بۆ ناوەندێکی ڕاگەیاندنی کوردی دوای دەست بەکاربوونی وەک سەرۆکی پەرلەمانی کوردستان یوسف محەممەد بۆ NRT دەدوێت. ناتوانم زمانەتی ئەوە بکەم کە هەر وەزیرێک بانگەکرێ بۆ لێسەندنەوەی متمانە لە پەرلەمانی کوردستان متمانی لێ وەربگیرێتەوە. یعنی لە متمانە لێسەندنەوەی وەزیرە تۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان ترسی ئەوە نییە کە زۆرینە و کەمی نەبێتە کایەوە. لە کاری پەرلەمانیمانە هەوڵەدەین نوێنەرایەتی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری بکەین لە ڕێگای نوێنەرایەتیکردنی نوێنەرەکانیان لە پەرلەمانی کوردستان. بۆ نمونە پەرلەمانی کوردستان بانگێشتی سەرۆکی حکوومەتی کرد و سەرۆکی حکوومەتدار. وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان پێش هەموو وەزیرەکانی تر ئەگەر هەرکەم و کورتێکیان هەبێ بانگکرێتە پەرلەمان. بەڵێ نێوایان کە ئیشی جدی لەسەر ئەوە بکەن و ئەم پرسە یەکلا بکەنەوە. نەک هەر پێویستە کات ئەم دەستە و کۆمپانیانە دروست بکەن بەڵکو داهاتی وەزارەتی نەوت بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆی بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆلی وەزارەتی داراییە. چاوپێکەوتن ئەم شەو کاتژمێر 9:05